کردنەوەی قوتابخانەی یاوچەرخی یاسۆی حاجی محەممەد بامۆکیە ئەو کات ڕادەستکردنێتی بە حکوومەتی هەرێم لەسەر ئەرکی سەرمایهدارەکەی هەڵەبجە دروست کراوە کە جێدەستی دیارە لە ئاوادانکردنەوە و بوژانەوەی پارێزگاکە. دەستخۆشیش لە هەموو ئەو سەرمایهدارانەش دەکەین کە خەمیان خەمیشی پەروەردەییە، دەیانەوێت چۆن منداڵەکانیان لە قوتابخانە باشەکان دەخوێنن لە قوتابخانانەی کە کوالیتیان بەرزە، ئاواش منداڵانی دیکە بە تایبەتیش لەو پارێزگایانەی کە پێویستیان بە خزمەتێکی زیاتر هەیە ئەوانیش سوودمەند بن لەو قوتابخانانەی کە لە ڕووی ژێرخانەوە قوتابخانەیەکن کوالیتیان باشە و ژینگەیەکی گونجاوی تەندروستی بواری فێرکردن و بواری پەروەردە. لەبەرەوە بەناوی وەزارەتی پەروەردە دووبارە دەستخۆشی لە کاگاسۆکەی کارێکی گەورەی ئەنجام داوە لە پارێزگای هەڵەبجە. ئەمە یەکەم کار و پرۆژێ و سەرمایهدارە نییە کە پێشکەشی کردبێت بە خەڵکی هەڵەبجە. ساڵانی پێشووتریش قوتابخانە و باخچەی ساوایان و کتێبخانەی بە شێوەی مۆدێرن دروست کردووە لە بواری تەندروستی و ئاوەدانی و بوژانەوەی شارەکە، دەیان پرۆژەی بۆ خزمەتی خەڵکی شارەکە جێبەجێ کردووە. لەسەر ئەرکی جەنابیان دروستیان کردو و پێشتر شاهۆ بۆ ئێمە داوامەکەی ئێمە سازگارە دەستخۆشییان لە یەکەم سپاس بۆ ئەو هیمەتی کە بۆ ئەم شارە کردویانە، یعنی بەڕاستی وەکو کۆشکێکی گەورە لە شارە هەموو جێگە دەستەکانی دیارە. ڕاوێژکاری ڕاگەاندنی گروپی کۆمپانیەکانی هەڵەبجە ئاماژە بۆ دەکات لە بەرنامەیاندایە کار و پرۆژەی گەورەتر پێشکەش بە خەڵکی هەڵەبجە بکەن. بە پێی زانیاریەکانی پەیامیش سەرمایهدارەکە لە داهاتوودا ئامادەی ئەحمەد موختار جاف بە شێوەی پێشکەوت و سەر لە نوێ دروست دەکاتەوە. بێگومانەوەمان بیر نەچێ ئەمە نەیەکەم پرۆژەیە و نەدووە پرۆژەیە. 2010 پرۆژەیەکی تری هاوشێوەمان بە ناوی باخچەی مناڵانی شەونم هەر لە هەڵەبجە پێشکەش بە وەزارەتی پەروەردە کرد. ئەم ساڵیش خۆشبەختانە ئەم پرۆژەیەمان ڕادستی وەزارەتی پەروەردە کرد کە ئەوە بڕەکەی بوو کە پێشتر پێم ڕاگەیاندن و ڕوانگەی ئاوەدانخوازی بەڕێز کاک ئاسۆ حاجی محەممەد بامۆکی ڕوونە و لە داهاتوە ئێمە پرۆژەی لەمە گەورەتر و جوانتر بنیادەنێن بۆ پارێزگای هەڵەبجە. ماوەی چەندین ساڵە حکوومەت بە بیانووی قەیرانی دارایی پرۆژەی نوێی وەستاندووە و زۆربەی ئەو پرۆژانەشی کاری تێدا دەکرا ڕاگیران. ئەو پرۆژانەی لە ئێستادا دروست دەکرێن لەلایەن سەرمایهدار و خێرخوازانەوەیە. قوتابخانەی یاسۆی حاجی محەممەد لەسەر ڕووبەری 3500 مەتر چوارگۆشا دروست کراوە و $1,400,000 تێچووە بە دابینکردنی سەرجەم کەلوپەل و پێداویستیەکانی ناویەوە. سامان فتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.